بیسەرانی خۆشەویست سڵاو بۆ پێشکەشکردنی یەکەمین ئەڵقەی پرۆگرامی مێژووی کورد هاتووینەتە خزمەتتان. مێژوونووسان مێژووی کوردیان بەسەر چوار قۆناغی کۆن، ناوەڕاست، نوێ و هاوچەرخدا دابەش کردووە. ئێمە هەوڵ دەدەین بە شێوازێکی زانستیانە شرۆڤەی هەرکەم لەم قۆناغانەی مێژووی نەتەوەکەمان بکەین، سەرەتا لە مێژووی کۆنەوە دەست پێ دەکەین. لە بەرنامەکەی ئەمڕۆماندا هەوڵ دەدەین بە میوانداری مامۆستای زانکۆی سلێمانی و دکتۆرا لە بواری مێژوو، هەروەها نووسەری چەندین کتێبی مێژووی دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر قسە و باز لەسەر مانای وشەی کورد و کوردستان بکەین بە دەستپێکی زنجیرە ئاڵلقەکانی پرۆگرامی مێژووی کورد. لە دەستپێکی ئەم بابەتەدا چەندین پرسیارمان لە دروست دەبێت. بنەڕەتی ترین پرسیار ئەوەیە کە مانای وشەی کورد چییە و کۆنترین ئاماژە بە ناوی کورد چۆن و کەی بووە. هەروە کە مامۆستا کەیوانیش دواتر ئاماژەی پێدەدات، کورد ناوی نەتەوەیی گەلێکە لە ڕۆژهەڵاتی کشوەری ئاسیا. ئەو نەتەوەیەی بە پێی ڕەوتی مێژوو لە پاڵ نەتەوەکانی ئاسووری، کلدانی، ئەرمەن، فارس، تورک، عەرەب و ئازەری و تورکمان سەردەمانێکیان لە ململانێ و پێکەوە ژیان بەسەر بردووە. خودی زاراوەکەش بۆ یەکەمین جار لە تۆماری پادشایەکی بنەماڵەی ئۆری سومەری بە ناوی سۆشین بە شێوەی زاراوەی کردا بەمانەی بەرزاتووە کە بۆ هەزاری سێمی پێشزاین دەگەڕێتەوە. لە تۆمارێکی تردا کە بۆ ساڵی 224 زاینی دەگەڕێتەوە لە تۆی نامەیەکدا کە دوایەمین پادشای ئەشکانیان ئەردەوانی پێنجەم بۆ ئەردەشیری کوڕی بابەکانی ناردووە ئاماژەی بە ناوی کورد کراوە. کوردستانیش بە مانای وڵاتی کوردان دێت. خودی زاراوەکەش لە هەردوو بڕگەی کورد بە واتای نەتەوەی کورد و ستان بە واتای هەرێم پێکاتووە. هەردوو بڕگەکەش بەسەر یەکەوە مەبەست لەو هەرێمە بەرفراوان و ڕووبەرە خاکەیە کە نەتەوەی کوردی تێدا ژیاوە و تێیدا دەژی. کوردستان لە مێژووی کۆندا لای نەتەوە و گەلانی دراوسێ و گەلانی تر بە زاراوەی جۆرا و جۆر هاتووە، وەک سوبیر و سوبارتۆ لای سومەریەکان و کۆتیۆم لای ئەکەدی و ئەیلامی و کاشیەکان، زامووا لای ئاشووریەکان و کاردۆ لای سریانیەکان. یۆنان و ڕۆمانیەکانیش بە کوردۆنیس و گۆردیای ناویان بردووە. سەبارەت بە بەکارهێنانی زاراوەکەش وەک کوردستان کە پێگەیەکی جوگرافی و سیاسی هەبێت بۆ یەکەمین جار لەلایەن سوڵتان سەنجەری سەلجوقی لە ساڵی 1150 زاینی وەک ناوی یەکێک لە هەرێمەکانی سنووری دەسەڵاتی خۆی بەکارهێنرا. بۆ زیاتر شرۆڤەی ئەم پرسە و شیکردنەوەی ئەم بابەتە دەچینە لای میوانی بەرنامەکەمان دکتۆر کەیوان ئازاد ئەنوەر و پێکەوە گوێبیستی دەبین. دیارە کۆردوک و نەتەوەیەک لەسەر ڕووی زەمین مێژوەکەی بۆ هەزاران ساڵ پێشداین دەگەڕێتەوە. یەکێک لەوێن تەوانەی کە بە بڕوای پسپۆڕانی بواری مێژوو بە بڕوای هەموو ئەوانەی کە لەسەر ئەم نەتەوەیە کاریان کردووە، هەر ئەوانەی کورد بیانیەکان لە فارس لە تورک لە عەرەب لە ئەوروپایەکان پێیان وایە کە ئەم نەتەوەیە هەزاران ساڵ پێشداین لەسەر خاکی خۆی بوونی بووە. دیارە خاڵی گرنگی بابەتێکە بانوێت سەرەتا بە بینەرانی بەڕێزی ڕابگەین یا بە نەتەوەکەمانی ڕابگەین بنیای دەرەوەی ڕابگەین ئەوەیە کە جارێکگەر بە لە گوشتە بزانین کورد کێیە. بە بڕای من دەزانینی ڕەگوڕیشەی کورد، زانینی کە کورد ئایا سەرەتا لە چیوە هاتووە، ناوەکە چیە، ڕشیگە بەکەی دەگەڕێتەوە، ئەتوانین بگەین ئەوەی کە ئەم نەتەوەیە لە کێوە بوونی هەیە. کورد جارێ و گزاراوە گەرشی بکەینەوە، کورد ناوی نەتەوەی گەلێکە کە نیشتەجی وڵاتێکی شاخاوین، واتە کە دەڵێن ناوی نەتەوەی گەلێکە، واتە ئەمە ناوێکە بۆ نەتەوەیەک.
عربەکان دەڵێن اسم قومی للشعب واتە ناوێکە بۆ نەتەوەیە کە لەسەر خاکێک بوونی بێ ئێمە کە دەڵێن نەتەوە دیارە بەپێی سوۆرانی بواری کۆمەڵناسی بواری فەلسەفە و هەروەها بواری مێژوو نەتەوە بە کۆمەڵە خەڵکێک دەوترێت کە لەسەر خاکێک بژی بە یەک زمان قسە بکات یەک ڕابردووی هەبێ و دابنەوت کە تووریکی هاوبەشی هەبێ و دواتر بە یەک چارەنووس بە یەک چارەنووس هەنگاو بنێت ئەمە شی ئەەکەینەوە کورد لە ڕاستی دەچکە خاکێکە خاکی کوردستانە و لەسەر خاکە کۆمەڵە خەڵک ژیاوە بە یەک زمان قسەی کردووە و هەموو ئەمریکا یەک زمانیان هەیە یەک ڕابردویان هەبووە دوجار ئەمانە یەک کۆمەڵە کەلتور و دابنەریتیانەوە بەیەکەوە و یەک چارەنووسیش چاوەڕێی کردوون بە درێژای قۆناقانی مێژووە سەر بۆ یەک چاوەڕیان دەکا مادام لەم کۆمەڵە خەڵکەدا خاکێک هاوبەشە دابنەری تو چارەنووس هاوبەشە زمان هاوبەشە کەلتور هاوبەشە مێژوو هاوبەشە دوجار چارەنووسیش بۆ ئەم کۆمەڵە خەڵکە یەک شتە کاتەمە بێتە نێتەوە کەواتە ئێستا کورد ناوێکە بۆ کۆمەڵە خەڵکەی لە سەخای کوردستان دەژین بە زمانی کوردی قسە ئەکەن یەک ڕابردوو یەک مێژوویان هەیە یەک دابنەری تو کەلتوریان هەیە یەک چارەنووس چاوەڕێیان دەکات ئەمە ناوێکە بۆ ئەم کۆمەڵە خەڵکەکە کە پێڵە ناوی کورد ئەم نەتەوەیە پێی پسپۆڕانی بواری مێژوو بواری شوێنەوار و هەتا ئەو بوارانی کاوابەستن بە ڕقزی کوردەوە پێیان وایە کە ئەم نەتەوەیە لە پاڵ نەتەوەکانی ئەگەر باواشی بکەینەوە ئاسووری کلدانی فارز عەرەب تورک ژیاون تێرە ڕیزبەندی نەتەوەکانی ئاسووری کلدانی فارز عەرەب تورک بەوە دەگەیەنێ کە سەرەتا ئاسووریەکان بوون یەکەم دراوسی کورد لە خاکی خۆی سەرخاکی خۆی ژیاوە تەمە دیارە پێشتر بەناوی کوردەوە نەبووە کە بپێ ئەم ڕگۆشی کوردشی بکەینەوە ئاسووریەکانە کەمین کۆمەڵ نەتەوەن کە لەگەڵ کووردا ژیاون و دیارە ئاسووریەکانش لە ڕاستیدا لە بنەڕەتدا خەڵکی نێودووگی عەرەبن و ئەمان لێوە هاتوون دوجار لە بەرەو بناوچەکانی باکوڕ کشاون دیارە ئەمان ڕقزیان عەرەب نییە ئەوە دیارە ئەوش بوارێکی تر دوای نەسەدوێنێت لەسەر مۆزوع قسەی تر بکەین تۆ بە دوای ئەوارکردنەکان هاتوون کە دڵت بابلێ دەمەزراندۆ لە شاری بابلی باشووری شاری بەغدادی ئەمڕۆ دوای ئەوانم جارە فارزاتون ناوچەکە ئەمجا عەرەب و ئەمجا تورک ئەمە وەکو دیارە وەکو بەگەڵین پێناسی کورد بکەین کە ئەم کووردە واتە کاڵین کورد ئەو نەتەوەیەی کە بۆ باک باسمان کرد لە خاکی خۆی ژیاوە خای کوردستانە بە زمانی کوردی قسەی کردووە مێژوویەوە تا دابنێت و چارەنووسێکی هەیە لە پاڵ ئەم نەتەوانەی کلدانی و ئاسووری و فارس و عەرەب و تورکا ژیاوە ئەمە سبارەت بە ناسینەکەی بەڵاممانێ بزانین ئایا کولە چێوە هاتووە دیارە ئەمە بۆ ئەمەژێ بگەڕنەوە بۆ دوو ڕەهەندی زۆر جیا و لە دوو ڕەهەندی جیاوە بین دوجار ڕێشەی زاراوی کورد دۆزینەوە جارە لە هەموو شتێک کورد ئەگەر ئاوەشی بکەینەوە وەکو زاراوە تا ئێستا تا ئەم کاتێک قسەی تیاگەتان پسپۆڕانی مێژوو تا سەدەی 25 پێگەیشتون پێیان وایە کۆنتترینی زاراوە بۆ کورد زاراوەی کردای سۆمەریە سۆمەریەکان بەل لە 3000 ساڵ پێش زاین زاراوەیەکیان بۆ بە ناوی کردا بەواتە ناوچە بەرزەکان وات دانیشتوانی ناوچە شاخەوەکان دیارە سۆمەریەکان بۆ پێی خۆیان ناوچەی باشووری عێراقی ئەمڕۆ ژیاون لە ڕۆخی لێوان هەردوو ڕۆبارە جیلۆفرا ژیاون لە باشووری شاری بەغدادی ئەمڕۆانی ناوەڕاست باشووری عێراقی ئەمڕۆ ژیاون و شارەکانی لەگەش ئور وەرکا ئەریدۆ ئەم شارانە شارەکانی سۆمەری بوون لە ناوەڕاست باشووری عێراقی ئەمڕۆ کۆنتری شاری ئەریدۆیە کە بەر لە 3500 ساڵ دروستیان کردووە لە ڕۆخی خۆرئاوای ڕووباری فرات لەو پەڕی باشووری عێراق ئەوان کاتونە ناوچەکانی باکووری خۆیان و ناچاتونێت ئەم سنووری حەمرینی ئەمڕۆ لەوێن ناوچ شەخاویان بینیوە ئەم شەخانە ناوناوە کردا لێرەوە سۆشینی پادشای سۆمەری کە پاشای شاری ئور بووە لە 2025 پێشداین کاتێ دەکاتە دامێنی قەڵای هەولێری ئەمڕۆ قسە چاومێژویە سۆمەریەکان باسی دەکەن لەوێدا ئەمەشە زاڕەوەی کردە ئەکات و لەوێدا دەقێک بۆ ئێمە تومار دەکات ئەم دەقا بۆ ئێمە بێت کۆنتترین دەقی مێژووی کە ئاماژە بە زاراوی کورد بکات لە مێژوور داوەتیایدا ئەو کوردە مەبزدانێتەوەی کورد بێت سۆشین دەڵێ ئیرانە حاکم سوکان منتقەت سو و ئەرازی منتقەت کردە ئەو دەڵێ ئیرانە پادشای ئەنی ئەو دەخالەکە کە تەرجمە کراوە زمانی عەرەبی دواتر من بیکەمە زمانی کوردی دەڵێ ئیرانە فەرمانڕەوای ناوچەی سوزەویەکانی کردایە تەمە کە دەڵێ ئیران ناوی کەسێکە کە دیارە پادشا بووە پادشای کوێ بووە پادشای ناوچەی سو مەسی لە قەڵای هەولێر بووە کە لەوێیە ئەو قەڵای ئەو بەرزاییە بەکردە هاتووە ئەرازی
لإيران حاكم سكان منطقة سوء أراضي كردا ليبيا أو سوء بس إلى قلاب ولا برزايب والله كألا أراضي كردا زي كاني كردا واتا همونا وتغشا خايبوا كواتا ليردا كردا قراوته بو صفة الشاخ وتشيعيبون بلا سوء قراوته بو صفة قلا واتا برزايكا ديارو كاتا أوداني شاري هولير لا نوقلا هولير أبوه ئەمە کۆنتنی ئاماژەیەکە تیایدا ئاماژە بۆ کراوە خەڵکێک لە ناوچە شاخەوەکانە دەژین لە باکووری سۆمەریەکانەوە تایبەتی لە دەوروبەری هەولێر و لە ناو قەڵای هەولێرە ئەمە کۆنتنی ئاماژەکە کە گوشەی کردایە کە پێمان لەوانێ بگەین ئەوەی کە ئەم کردایە بە بڕای ئێمە کۆنتنی زاراوە بێت کە کوردی لێ وەرگیرابێ دواتە کردا بۆتە کورد تا ئێستاش عەرەبەکان دەڵێن ئەلکورد ئەمە سبارەت بە زاراوەکە دیارە ئەم زاراوەیە بڵاو بۆ تۆ دیارە دوای سۆمەریەکان بە ناوی کردا بۆ دیوێک دیگە کرد کە دوایی بۆتە گوت و گوتیەکانە شاری گرکوک دواتە بۆتە کاردۆخی بۆتە کۆردۆوێنێ بەچنی زارە جەجێ هاتووە سەرچوای هەموو شەکان چ کاردۆخیە چ گوتیە چ کردایە چ کۆردۆوێنێ هەمووی سەرچاوەکانی ئەمە ڕیشەی کردای سۆمەریە کە ئەمە کۆنتری ئاماژەکە سۆمەریەکان بە لە نزیکەی 30 ساڵ بەکاری هێناوە بە لە نزیکی 200 ساڵ پێش زین ئەم زاراوەیان بۆ ناوچێ بەکارە ناوە کە تێدا ئیرانە فەرمانڕەوایەتی کردووە و دەست چقی فەرمانڕەوایەکە ئەو پادشایش قەڵای هەولێری ئەمڕۆ بووە. بەڵام ئەگەر بینە سەر کۆنتری زاراوەیە کە ینی کۆنتری ئاماژەیەک بە وشەی کورد ینی کورد وەک خۆی کورد بە کاف و وا و ڕام و دال ئەم چوار پیت کاف و وا و ڕێ دال ئەم چوار پیتە ئەگەر بزانین لە کۆنتری ئاماژە ئێستا ئەوەی تا ئەسفەرز ئێمە گەیشتووە سوڕانی بواری مێشوو ئەوەیە کە کۆنتری ئاماژەیەکە ئاماژە بۆ بکات ئەمە نامەیەکی ئەردەوانی کەنجین پاشا ئەشکانیە کە بۆ ئەردەشری کورد بابەکانی ناردووە لەم نامەیەدا ئاماژە بۆ وشەی کورد کراوە کە تیایدا ئەتوانین ئێمە لە سەرنجدان بە نامەکە بە کۆمەڵی خاڵی زۆر گرنگ بگەین نامەکە دەڵێت چین نامەکە دێنە ئەردەوانی دوام پاشا ئەشکانیەکان کە لێوان ساڵانی 2012 زانی فەرمانڕەواتی دەوڵەتی ئەشکانی کردووە و چقی فەرمانڕەواتەکەی ئەردەوانیش شای تەیسەفۆنی پایتەخت بووە کاتی ئەردەوان دەبیستێت کەسێکی بنەماڵەیی بە ناوی ئەردەشتی کوڕی بابەکان کە لە ڕاستیدا باپێری مۆغی زەردەشتی بوو باوکیشی فەرماندەی هەرێمی ئەستەخر بووە لە هەرێمی پارسوە فارسیواتە فارسی ئەمڕۆ کە ئێستا مەڵبەندەکەی شاری شیرازە لە کۆماری ئیسلامی ئێران دەبینێت کوڕێک بە ناوی ئەردەشەر کە کوڕی بابەکە کوڕی ساسانە واتە ساسان کە باپیرەتی مۆغی زەردەشتیە و بابەکە باوکی ئەردەشێرە کە فەرمانڕەوای شارێکە و بە بڕای ئەردەوان ئەمانە پلەماڵەنین و کوڕە گوڵشی بنەماڵەیی کە ئەبینێ ئەمە خۆی کردوتە پاشاوە هۆی پاشای ساسانی ئەناسێنێت نامەیەکی بۆ نووسێت لە نامەکە دیارە نامەکە زیاتر تابعی گاڵتەجاری پێوە دیارە لە نامەکە ئەمەشەوە دەقات دەڵێ تۆیەک بەنین ئەردەوان باردەشێت دەڵێ ئەڵێ تۆیەک زۆرت بۆ خۆ دێنا دوژمنایەتی خۆت کرد ئەی کوردی پەروەردەکراوی ناوخێمەی کوردەکان بە فارسەکەی دەڵێ ئەی کوردێ پەروەرەشێ نەزدێ کوردها عەرەبیەکەی لەلایەن ابن ئەسیر و تەبەریەوە کە تۆمان کراوە دیارە تەبەری کە لە سەدەی چوارەمی کۆچیا ژیاوە و سێمی کۆچی و چوارەمی کۆچیا ژیاوە ابن ئەسیرش لە سەدەی شەشەم و حەوتەمی کۆچیا ژیاوە ینی ئاماژەیەکی زۆر دەتەن بەچی بۆی کە ئەوان دەڵێن ئەیها الکوردی المربى أفریقیە بالئەکراد کەمەشی دەکەینەوە دیارە ئەڵێ ئەی کوردی پەروەردەکراوی لای خێمەی کوردەکان لێرا دوو جا وشەی کورداتوە کورد و کوردەکان بە فارسیەکەی کورد و کوردها بە عەرەبیەکەی کورد والئەکراد تەمەن کورد و کوردەکان کورد تاکە لە کوردیە کوردەکان کۆیە کوردی فارسی تاکە کوردهای فارسی کۆیە کردی عربی تاکە ئەلئەکراد جمعی تەکسیرە لە زمانی عەرەبیدا کار کۆیە هەر سێ ئاماژەکە بە زمانی عەرەبی و فارسی و کوردی ئاماژە دەکەن کە لێرەدا ئەردەوان دەیەوێت بە ئەردەشێ بڵێ ئەی کوردی پەروەردەکراوی لای خێمەی کوردەکان بەش لە سوڕانی مێژوویانەوە بووە ئاماژدانی ئەردەوان بەڕاستی بە ئەردەشێر ئەوەیە کە ئەردەشێر لە ڕاستە کووردە و لەلایەن کووردا پەروەردەکراوە بۆیە بۆ کورد نییە ببێتە پادشا ئەم پێناسێ لای زۆر لە سوڕانی مێژوو ڕۆیشتووە ژێی خۆشی گەر بەڵام کاتێک ئێمە لەم وشەی وردووینەوە سەیمان ئەو ڕۆژگاری کە ئەردەوانی پێنجەم فەرمانڕەواتی دەوڵەت ئەشکانی دەکات ئەو ڕۆ دەمەدا نەتەوەبوو نەبووە ینی ئەوەیە بڵێ من تۆی فارس و عەرەب و کورد و قۆناغە مێژوویە کورد نەتەوەبوو ناسراوە ڕاستە عەرەبە بووە فارزە بووە کوردە بوو بەڵام خۆی ئەو نەتەوە نەناسیوە خەڵکی ناسیوە کە بەیەکەوە یەک کۆمەڵشت بێ و کۆیان دەکاتەوە بۆیە مەبەستی بەڕاستی ئەردەوان ئەردەشێرەوە نییە کە ئەردەشێر کوردە و بۆی نێبێتە پادشا نە
ئەمە هات وەڵام ڕاستەمەوە نیە مەسی ئەوەیە ئەڵێ تۆیەکی کۆچەری ئەدا دەڵێ تۆیەکی کۆچەری کە بەڕێوەدەی لای کۆچەریەکانی تۆ پاشایەتی ئەمە جگە لەوەیە خۆی بینێتەوە یعنی کەسێک کۆچەری بێت کەسێک خاوەن زەوی نەبێ کەسێک زەوی نەبێ چۆن ئەتوانێت دەوڵتە بەڕێوەبەرە واتە کەسێک خۆی زەوی نەناسی حدود سنوودی خۆی نەزانێکە ماڵی خۆیەتی ماڵێکی نەبێ چون دەوڵتی بۆ پارێزرێت ڕاستی ئەدەوان جوانی بۆ چوو بوونەوە ئاشی بکەینەوە ئەردەوان دەوێت کەسی بیابان نشین بۆی نەدەوڵەتیە بێت کەسی بیابان نشین نرخی دەوڵەت نازانێت کەسێک بیابان نشین و کۆچەری بوو هەر ساعتی لە شوێنێکە هەر دقی لە شوێنێکە هەر ساعی لە شوێنێکە هەر مانکە لە شوێنێکە ئەم جێگۆڕکەی بۆ ئەکرێ لەوێیە پێی وایە هەموو زەوی دنیا زەوی خۆیەتی بۆ ناتوانێت ئەمە دەوڵەتداری بکاستون و خۆی پارێزێت کەسی دەوڵەتداری بۆ ئەکرێت کە ماڵی هەبێت کە شوێنی هەبێکە کە جێگەی هەبێت کە بتوانێت بۆی ئەمەوە دەوڵەتکە پارێزێت بۆیە لەم نامە کە وەردەبینەوە بەستی ئەردەوانی پێنجم ئەدەشەرەوەیە کە ئەم کەسە کۆچەریە ناوچێک بە کۆچەری پڕ دەکراوە و خێڵی کۆچەری بووە کەواتە ئەم بۆی نییە بێتە پاشا و ئەم بۆی نییە کەسی کۆچەری کە نرخی زەوی لانی هەر دقی لە شوێنێکە و دوجار ماڵ و حاڵی خۆی نییە و سنووری ماڵەکەی خۆی دیاری نەکراوە ئەم بۆی پاشاری بگات ئەمە بەڕاستی ڕاستێکی ئەو ئەردەوان ئاواسێری ئەدەشەری کردو بەڵام بەدویترشا ئەوان لایەن نەچێت کات ئەردەوان ئاواسی ئەدەشەر دەکات کە دەگەینە دەقەمەژەکانی ڕۆژگارە بەڵێ ئەو ڕۆژگارە لە هەرمی پارس کێستا بۆ تاریمی فارس و مەڵەندەکەی شاری شیراسە لەوێدا ئەو ڕۆژگارە کورد ژیاوە و بەشێک لە ناوچەی هەرمی پارس کورد بووە و ئەم کوردانە لەوێ کۆچەری بوون و بەڵێ وایە و دوجار ئەردەشەری کوڕی بابەکان ناوچە کۆچەکانی ناوچە کوردنشینەکەی پارسە ژیاوە و کۆچەریش بۆ لە هەمان کاتەوە بنەچە دیار دەکات ئەردەوان بە کۆچەری پێناسی ئەردەشە دەکا کە بۆی نەبێتە پاشا ئەمەیان ڕاستە بەڵام ئەوشیان ڕاستە دیسانەوە کە ئەردەشێت لە قۆناغەدا ئەبێ ناکوردەکان ژێ کاتە بە کورد بێت بۆ پێناسێ بەرحا بەڵام بەبەستی ئەردەوان زیاترەوە نییە کە ئەردەشەی بە کوردی پیشانی خەڵک بات و پیشانی خۆی بەرامبەرەکانیەوە بەسەوەی کە کۆچەریە بەڵام ئەوی بۆ ئێمە گرگە سوڕانی بواری مێژوو بۆ کورد گرگە قۆناغە مێژووی ئەوەیە کە ئەردەوان لە بنامەیەدا ئاماژەی بە وشەی کورد کردووە و ئاماژەی بۆ کردووە کورد لە ناوچەیەکە بوونی هەیە و ئەم کوردە لە ناوچەیەدا کۆچەریە ئەم بۆ ئێمە گرنگە بەڕاستی ئەوە گرنگی ڕوودا مێژووکەش لەوەدایە کە پاشایەکی لە سەڵاتداری و ئەشکانی ئاماژە بە وشەی کورد دەکات و ئاماژە بە بوونی کورد دەکات ئەم بۆ ئێمە گرنگانیەوە بەسەر ئەمە تۆماری مێژووسێک نییە تۆماری کرد بێت تۆماری گەشتارێک نییە کە بە شوێنێکا ڕۆیشتووە و ئەمەی تۆمار کردووە نەخێر ئەمە تۆماری پادشایەکە کە هاتووە بە واقعی پادە سەڵاتدارێکی ناسایی سەدەمەکەی خۆی بەداتیکەوە لە دەست هێزەکانی سەرمی مێژووی کۆن و قۆناغی مێژووی کۆن و لە خۆڵاتی ناوەڕاستە ئاماژە بوونی کورد دەکات ئەمە کە نامەکە دەکات بە ساڵ 1924 زانی ئەمە کۆنترین ئاماژەیەکە کە دیایدا وشەی کورد خراوەتە تۆمارەکانی مێژووە خراوەتە نامەیەکی پاشایکی ئەشکانیەوە کە تا ئێستا بە زیندوی نامەکە ماوەتەوە کەواتە پرسیارەکە بۆ مێژوو ئەوەیە کە ئێمە بتوانین لەم پرسیارەوە وەڵامی جدی دەستنەوەکانی ئاین دەخین ئەوەیەکە کاتێکە کورد لە زاراوی کردا وەرگیرا بێت کە زاراوی کستۆمەری بەواتای بەرزاتووە تۆتەم زاراوە لای ئەکەدەکان بۆتە گوتی لە یۆنانەکان وەتە کاردۆخی لای سەریانەکان واتە بۆتە کۆردۆوێنێ لە 3000 ساڵ پێش زاینەوە خەڵکی لەسەر خاکی خۆی ژیاوە کە کوردستانە و ئەمانە ئەبنە بنەچۆ ڕیشەی نەتەوەی کورد ئەمە دیوێکێتی تا ساڵ 1924 زاینی کە پاشایکی ئەشکانی ئاماژە ببوونی کورد ئەکات لە هەرمی پارس کەواتە بە دەژێ ئەم قۆناغە مێژوویە کە نزیکی خۆ نزیکەی 3000 ساڵ دەدات کورد لەسەر خاکی خۆی ژیاوە کوردبوونی هەیە بەڵام ئێشتا ئەم خەڵکیکە لەم ناوچێژی لەم ناوچێ بەرفراوانە ژیاوە وە کوردە ناسراوە بۆیە لە نێوان زاراوەی کردای سۆمەری و نامەکە دوانی پێنجەمی ئەشکانی کە دیایدا ئاماژە بە وشەی کورد کردووە 3000 ساڵ ماوە هەیە کە لەم 3000 ساڵەدا ئێمە نەتەوەی کورد لەسەر خاکی خۆی بەچنی زاراوی جیاجیا ئابینین گوتمان زاراوی کردایە زاراوی گوتیە زاراوی کاشیە میتانیە کاردۆخیە دادمادمان هەیە و تاقەتە کۆردۆوێنێمان هەیە هەموو ئەمانە دوجار کە ڕنگڕۆشێکی مێژویان دوای نەسەر ئەم مردەکانانە ئەمە هەمووی کورد پێگەێنێ بەگشتیت کەواتە نەمەوە دەگەینە ئەوەی کە وشەی کورد کە ناسنامەی ئێمەیە و کورد ئەگەر لە دوو خاڵی گرنگا کۆیکەینەوە ئێمە توانین بڵێن کە کۆنتنی زاراوەیە کوردی لە وەرگیراوە زاراوەی کردای سۆمەریە
واتە ناو شاغاوەکە واتە خەڵکی چیانشین کە ئەم ڕژێمە هەر باگشتی بە چیانشین ناسراوین ئەمە دیوێکێتی بەڵام کۆنتترین تۆمارێکی مێژووی کە باسی کوردی کردی بێ دەخونێتەوە وەکو خاوتێکە دەستەقای کوژرا بێت نامەکە ئەردوانی پێنجەمی ساسانیە لە هەردوو گیا دەگەین ئەوەی کە ئەمە لێدا بایەخی کورد مامۆ دەکەوێت گەورەی کورد مامۆدار دەکەوێت گرنگی کورد مامۆدار دەکەوێت کە لە هەردوو حاڵەتەکەدا دوو پاشە دەسەڵاتدار باسی ئەمە ئەکەن ئیکان پاشایەکی سمەری بەناوی سۆشین کە ئاماژە بەشی کردا ئەکات و کام کردم کە ئەم کردایانە واتەم شتش ئەم خەڵکە شاخاویانە پاشایکیانە بەناوی ئیرانە بەر لە 2000 ساڵ پێش زاین ئەمە بۆ ئێمە زۆ گرنگە ئەمە یەک دوو خاڵدوم بۆ ئێمە ئەوەیە کە گرنگی خۆی هەیە ئەوەیە کە دیسانەوە لە قۆناغی دواتر دیسانەوە پاشایەکی لە ساڵدارێک و ئەردوانی پێنجەمی پاشای ئەشکانی ئەم دیسانەوە ئاماژە بە کوردەکە لە سقای خاکێکە ژیاوە ئەمانە بە کۆچەری پێناسی کردوون واتە ئێمە چوونە تۆماری دوو پاشاوە لە دوو قۆناغی جاجیادا دوو پاشای نیار بە خۆشمان پاشایان سۆمەری بۆکە قۆناغی مێژوویە لە ناوچێکە دەسەڵاتی پێکردووە کە ئەمێ بەئی خۆی نەزانیوە پاشایکی ئەشکانی کە دیسانە قۆناغی مێژوویە ئەویش دیسانەوە هەر لە ئێمە دوورەوە کورد و لە ئێمە دوور بووە کە دیسانەوە ئاماژەی بە ئێمە داوە پێناسەکردنی کورد خەڵکێک لە سەقاکێکە ژیاوە لەلایەن دوو پاشە دەسەڵاتدارەوە لە دوو نامەی تایبەتە لە دوو دیکۆمنتی تایبەتە کە هەردووکیان لە ئێمەوە دوور بوون بەڕاستی ئاماژە بۆیە کە کورد بەڕاستی نەتەوەیەکە مێژوویەکی دیێرینی هەیە و بۆتە جێگای سەرنجی دەسەڵاتداران و گەلانی ناوچەکە کە دێنە سەر زانای کوردستان دیارە ئەوەش وەک ناوێک بۆ خاکی نەتەوەی کورد بۆی تاوکەین زاراوەکە زۆر ڕوونە بەڵام ڕگەڵۆشی مێژووی هەیە ئەمیش کوردستان لە دوو ڕگە بێگاتووە کورد وەستان کورد ئەوە ئاسمان کرد کە چووکو زاراو لە چێ وەرگیراوە چووکو نەتەوە لە کای ناوی هاتۆ دوجاوەکو چۆن تۆمارەکانی مێژووە کە دێنە سەر زاراوی ستان زاراوی فارسی لە ستەیتە وەرگیراواتە هەرێم واتە مقاتعە بە عەرەبی واتە وستان بە زمانی فارسی هەرێمێکە خەڵکی تیا دەژی واتە هەرێمی کوردەکان ناوچەی کوردەکان ناوچەی کوردنشین هەنی کوردستانەوە دەگەن یا بۆ دیوێکی تردا بە دیوە سیاسەکەی داواتە وڵاتی کوردەکان ئەمانەکەوە بەخشێت بەڵام دوجر ئەم زاراوەیە کە چۆن تۆمارەکانی مێژووە لەسەر ئەمە دیارە بۆ چۆن جاجیە هەیە تا ئێستا کۆنتنی ئاماژەیەک ئاماژە بۆ کرابێت کە سپاس دەکەن کە دەڵێن سریانیەکانێکە من نەتەوەیەک بوو لەسەر ڕووی زەمین کە ئاماژە مەزارەی کوردستان داوە و لەلایەن قەشەیەکی مەسیحیەوە ئەو دەگەڕێتەوە زیاتر بۆ سەدەی سەرچۆکان باسی دەکەن بەڕاستی سەدەی 11 زاینی بەڵام ئاماژە بە زارەوە کراوە کە زارای کوردستان چۆتە تۆمارەکانی سریانیەکانەوە لە سەدەی دەهەم و 11 زاینی بەڵام یەکەمین کەسێک کە زاراوی کوردستانی بەکارهێناوە بۆ هەرێمێک وام هەرێمە کوردی تیاژیاوە و فەرمانڕەواتی تیا کراوە ئەوە ئەمە بۆ مێژوو گرنگە کە سوڵتان سەنجەری سەرجۆقیە سوڵتان سەنجەری کێک لە پاشەکانی دەوڵەتی سەرجۆقی و سەرجۆقان کە لە ڕگەزی تورکن ئەم لە 1950 زاینی ئاماژەی بە هەرێمێک کردووە لە دەرێ کوردستان لە تقریبا دەوروبەری ناوچەی خۆراسانی ئەمڕۆ کە لێرەدا ناو دەسەڵاتەکەی خۆیدا هەرێمێکی دروست کردووە ئەم هەرێمی ناوناوە کوردستان و فەرمانڕەوای ئەم هەرێمەی بە کوردی سپاردووە ئەمە وەکو مێژوو قسە بکەین ئەمە یەکەمین تۆمارێکی مێژوویە کە تێیدا ئاماژە بەزای کوردستان کراوەتە کوردستان کراوە بە ناوی هەرێمێک بۆ خەڵکی کوردنشین ئەم کەسەشی ئەم زاراوەی بەکارهێناوە و ئەم ناوەی بۆ هەرێمە بەکارهێناوە کوردی تیاژیاوە سوڵتانێکی تورکە کە بەناوی سوڵتان سەنجەرە کە سوڵتان سەنجەری سەرچۆقی ناسراوە بۆ ئێمە گرنگە بەڕاستی بۆکو مێژوو قسە بکەین هەزاران ساڵە کورد هەیە باسمان کرد ئەگەر لە 2000 ساڵ پێش زاینەوە پاشایکی سۆمەری بەگەشت ئەو قەناعەتێک کە لە شاری هەولێرە پاشایەکە بەناوی ئیرانە و ئەم پاشای حکومڕانی ناوچە دەکات و دوای دەرکەوتووە کەم هەولێرە شارێک و مەڵبەندی کوردنشین بۆ لە مێژوودا کەواتە ساڵی 1950 زاینی ناوی کورد کردا هەیە کورد لێرە ئەژی تا ساڵی 1950 زاینی ئەم کوردە لە خاکی خۆیدا بە کوردستانە ناسراوە بەڕاستایی توانین دەستەوە قسە بکەین کە بۆ بەڕاستی مێژوانی چین کەسە لە مێژوودا کە ئاماژە بە زاراوای کوردستان دەکات بەڵام ئەو بە کاردستان باسی دەکات گەشتاری ئیتاڵی بەناوی مارکۆ پۆلۆ کە دیارە ئەو لە ساڵ 1954 بۆ 1323 زاینی لەو فەتە زمانی ژیاوە دیایدا سەردانی کوردستانی کردووەوە ئەو ناوچانەی کە پیا تێپەڕیوە ناوچەی وان بەدلیس ئورفە نووسڵیبین جزیرە تاقەتە مۆسڵ و هەولێر و کەرکووک و شارە زۆر ئەمانەی هەموو ناوناوە کاردستان
بە کارستاناتی دیارە کارستان هەمان کوردستانەکەی بەڵام پێچ لەسەر زار و لەسەر تۆمارێک لە نێو تۆمارەکانی ئەو گەشتیارەدا بە کارستانات بێ ناخۆی کوردستانە ئەمە ئەو و سێم کەسیش کە لە مێژووە جووەتە جێی سەرنجی میفسۆڕانی واری مێژوو کە ئاماژەی بە زاراوی کوردستان کردووە و زۆر جوانیش بۆی چوو بەڕاستی مێژونووسی بەناوبانگی ئێرانی بە ناوی حەمەدوڵڵاه بستەڤ القەزوێنیە سەرنج بە مێژونووسێکی ناسراوی ئێرانی فارسیە ئەمە گرنگە بۆ ئێمە دوجار خەڵکی قەزوێنە ئەمە بۆ ئێمە گرنگی لەوەدایە ئاماژە بەزاری کوردستان دەکات ئەو لە لاپەڕە چواردە لە سەدر قوڵوبە دەڵێ کوردستان وڵاتی کوردەکە هەر ئاوازکە کوردستان وڵاتی کوردەکان پێگاتۆ لە 16 هەرێم ئەمە گرنگە بۆ مێژنووسێکی فارسی ئێرانی لە شاری قەزوێنە لە ساڵ 1940 زاینی سەری چواردەمی زاینی ئاماژە بۆ بکات کە کوردستان وڵاتی کوردانەوە لە 16 هەرێم پێگاتوە و ئەو هەرێمەکانی دیاری کردووە دیارە لەوە بەش لەو هەرێمانە هەرێمی مادە شارە زورە کەرکووکە هەولێرە مووسڵە کرماشانە ئامەدە ئەکاریە وانە بەدلیسە ئەرزەڕوومە هەموو ئەوانەی بە هەرێمی کوردنشی بەڵاو کردووە کرد بە 16 ویلایەت زۆر گەرنگە مێژووسێک ئا بە ویژدان و بە ئینسافەوە لەو کتێبێکی بەرهەمێکی مێژوویدا بە ناوی نەزدەت القولوب ئاماژە کوردستان کە ئەمە بە بڕای من ئەمە هیچ سێهمین هەوڵی مێژووی یەک ئاماژە وەزارەتی کوردستان دەکات بۆ خاکێک و ئاماژە خاکەکان دەکات بەڵام ئەمەدا بەلای منەوە یەکەم مێژووسە کە سنوورەکەش دیاری ئەکات و ئەم لەوە شەگرنگە کە دەڵێ پایتەختی ئەم خاکە ئەم دەوڵەتە ئەڵێ قەڵای بەهارە لە نزیک شاری هەمەدانی باتانەی ئەمڕۆ بۆ مێژوو بەمە گرنگە کەسێکی فارس بەتەتی مێژووسێکی دیاری فارسیش ئەوەنە بە ئینساف بێت هیچ ناوی کوردستان بهێنێت هیچ خاکە دیاری بکات هیچ ویلایەتەکان ئاماژەکە بیکە بە 16 دانە ویلایەتە هەرێمیان مقاتعە بەدەلەوە ئەڵە پایتەختی شێ دەتکە قەڵای بەهارە لە نزیک شاری هەمەدان کە ئێستا لە خۆناگەسی خۆمانە ئێمە ئەم شوێنە بەش لە کوردستان نازانی بەڕاستی ینی سەرنج بە لە 1000 و ئەگەر ورد قسە بکەین ئەگەر زانستێنە قسە بکەین لەسەری 15دا ئەمە کوردستان بۆ بەڵام ئێستا لەسەری 21 بە کوردستان نەزانی بەڕاستی بۆیە بەپێی پسۆڵانی بواری مێژوو هەرێک لە سڵتان سەنجەری سەرجۆخی و گەشتیارێکی ئیتاڵی کۆمەرکۆپۆلۆ و مێژووسێکی ئێرانیەک و محەمەدوڵای مستەفی قەسوێنی سێ لەو کەسایەتیانی کە ئاماژەیان بە کوردستان کردووەرێکی بە شێوەی جیاجیە بەڵام هەمووشیان ئەگەناوەی کە کوردستان خاکێکە بۆ هەرێمی کوردەکان لەمەوە دەگەین ئەوەی کە کاتێک کە سێ کەس ئاماژە بە کوردستان بکەن وەکو یەکەم سێ هەوڵی مێژوویی سڵتانێکی سەرجۆخی گریدەیەکی ئیتاڵی و مێژووسێکی فارسی ئەماگەنەوەی کە ئێمە جێی بایەخی هەم پادشاکان بووین هەم گەڕیدەکان بووین هەم مێژووسەکان بووین بەڵام ئەمانە لەوەیە گرنگە ئیکیان تورکە ئیکیان یۆنانیە ئیکیان فارسە ئەی پرسیارەکە ئەوەیە ئەی کورد لێرەدا لەکوێ بووە ئەیکوان مێژووزانی ئەمە لە ڕۆژگار سەدەمە زیاجەکانی خۆیاندا مێژووی ئەمە تۆما کردی بێت بۆیە بەڕاستی ئەمە گلەیەکەمە لە خۆمان دەکەین کە لە ڕابردە بەیەکمان مێژوو نەداوە ئەو دواتە مێژووی ئەمە چۆتە تۆمارەکانی نەتەوەکانی وەکو فارس وەکو تورک وەکو یۆنانی وەکو عەرەب وەکو نەتەوەکانی تر کەەوە داخۆ ئەو ئەمە چونەتە نەو تۆمارە مێژووەکانی خۆمانەوە دوجار ئەوە دەبی وەک باسمەگەڵ دەبینین دوجار ئەمە مێژووە پاشایکی سۆمەری باسی کردا دەکات باسی پاشایکی هەرێمی کردا دەکات پاشایکی ئەشکانی پارتیە خەڵکی باکووری وڵاتی ئێرانی ئەمڕۆیە ئاماژە بە وشەی کوردەکە کە خەڵکێک ژیاوە لە کورد و کۆچەریە ئەوسڵتانێکی سەرجوخی ئاماژە بە کوردستان دەکات و ئەیکاباییکە لە هەرێمەکانی سووری دەسەڵاتی خۆی ئەوە گەردەیەکی ئیتاڵی ئاماژە بە ناوچەی دەکات کە ئەمە کوردستانە بە کردستان ناوی هێنێت مێژووسێکی فارسە کە ئاماژە بە کوردستان دەکات و ئەیکا بە 16 ویلایەت و پایتەختەکەشی بۆ تۆمان کردوین کەواتە ئەمە ئەماگەیەنتەوەی دوجار کە ئێمە کورد لە خەمی ڕابردی خۆمانە نەبووین لە خەمی مێژووی خۆمانە نەبووین دیار نەتەوەیەکی لۆ بڕای من ئەگەر لە خەمی ڕابردی خۆیانە بێت لە خەمی مێژووی خۆیانە بێت ئەستا بتوانێت ئاینەکەی دیاری بکەیت لەوە گرنگتر ئەوەیە بەڕاستی تۆبی لەوەکەینەوە ئەگەر لە 2035 ساڵ پێش زایندا زاراوی کردا بەکارهێنرا بێت وەکو یەکەم جار بووە ناوچەیەک و بۆ قەڵایەک کە کوردی تیاژیا و پاشاشی بووە کە قەڵای هەولێرە ئەمە پرسیارێکی مێژووی گرنگە تا ساڵی 1970 زایانی کە سڵتانێکی تورک ئاماژە بە خاکی ئەم خەڵکە ئەکات کە کوردستانە بەڕاستی نزیکە بە 3000 ساڵ ماوە هەیەکەم بۆ مێژوو قورس ئەم 3000 ساڵە ئەم نەتەوەی لێرە ژیاوە لەقەتدا بڵێ لە ڕوودا مێژووەکانە بوونی هەبووە
لە هەزاران سەد مێژووی ناوی هاتووە ڕۆڵی ڕووداوە مێژوەکانە گەڕاوە لە هەندێک قۆناغ مێژووە من نشی بوو حکوونشی بوو ئەم نەتەوە خاوەڕا بە دوخوا مێژووە بۆ نەیتوانی ناوی خۆی بنێت بۆ نەیتوانی ناوی وڵاتەکەی خۆی بنێت دوجار بێگانەکان بێن ئەم ناوە لە ئێمە بنێت بۆیە دوجار ئەمە ئەگەێنێتەوە قەناعەتێکە زەنەرەکانی مێژووی وڵاتی ئێمە نەتەوەکەی ئێمە خاکی ئێمە لای بێگانەکانە واتە هەر ئەوان خاڵی ناوازی ئێمە دەزانەوە دوجار بە دەرەژای ئەزمونەکانی مێژوو هەوڵ لەنداوە لێمان بدەنەوە دوجار نێڵن ئێمە لەسەر بێ خۆمان بوەستین دیاگە مێژووی خۆمان لای خۆمان بۆیە خۆمان بمانوسیایەتەوە ئێمە بەلایەکە بەوەمان بدایە ئەوە ئەمانتوانێت ئەو خاڵەوازانە نەین بە دنیارەکانی کورد و دوجار ئەوان بێن هەر بە مێژووی خۆمان لە خۆمان بدەن بۆیە بە بڕای من ئاوەڕدانەوە لە مێژوو زاراوەی وشەی کورد و لە مێژوو زاراوەی وشەی کوردستان وەرە گڕشە مێژوویەکە ئێمە ئەگەێنێتەوە قەناعەتێک کە دوجار وەمان لێ بکات کە ئێمە ئەتوانین لەم ڕۆدا تێبگەین کە ئێمە بۆچی تا ئەمڕۆ پەرتەوازەین مەفقانی خۆمان ناگەین و نارەکانی کورد بەخۆیان لە ئێمە دەدەن و ناڵن بگەینە ئاستی بەختیاری بەختەوەری و بگەینە مافەڕەواکانی خۆمان کە بۆ هەزار ساڵە خەباتی بۆکەین من لێرەوە لەم دووشکنەوە دەکەمە ئەوەی کە ئەگەر ئێبەی کورد لەم دوو پەیامە تێبگەین توانین بگەینەوە قەناعەتەی کە کاتێک ئێمە بە مافەکانی خۆمان دەگەین هەر لەم دوو پەیام بچووکەوە کە ئێمە مێژووی خۆمان بخوێنەوە و بچین وردەکاری مێژووی خۆمانەوە و ئەو جا لێەوە ئێمە خاڵاوازەکانی مێژوومان لە لایەنەکەمان بسەرینەوە بۆی بتوانین ئەوان خاڵی لاوازی ئێمە نەبوون دوجار بە لاوازەکانی خۆمان لە خۆمان بدەن بۆیە لێرەوە دەگەینە ئەوەی کە ئەو دوو زاراوەیە بەڕاستی ئاوا سەریان هەڵدا ئاوا لەدایک بوون ئاوا جێی خۆیان گرت و ئەمڕۆ بوونە دوو ناستامە بۆ هەموو تاکێکیم کوردستانە کە ئێمە تیا دەژین بەسپاسەوە بۆ میوانی بەرنامە بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی یەکەمین ئەڵقەی پرۆگرامی مێژووی کورد هیوادارم بابەتی ئەمڕۆمانتان بەدەبوو بێت تا پێگەشتنەوەیکی دیکە لە هەفتەی داهاتوو بمێنن با خۆشی و شادی کوردستان ئازاد و ئاوەدان ماڵەوە